بناوی خوای گەورەی میهرەبان سڵاوتان دەبێت وێرای سڵاو و دەستخۆشیم بۆ خات و شادی کەریم بە بۆنەی بڵاوکردنەوە و ناساندن و چاپکردنی دووەم کتێبی ڕۆمانەکەی بەناونیشانی بمدەنە دەست لیزا دەستخۆشیش دەکەم لە سەنتەری هاوبەشی کتێبخانەی ڕۆمان و ناوەندی ڕەهەند کە دەرگایان کراوەیە بۆ خزمەتی کتێب و ڕۆشنبیری میلەتەکەمان بەپێی فەرهەنگی ئۆکسفۆرد ڕۆمان هێناسەی ڕۆمان بریتیە لە جێڕانەوەی پەخشانێکی خەیاڵی یا حکایەتێکە درێژەیەکی بەرچاوی هەیە و تیایدا خستنە ڕووی کەسایەتی و ڕووداوەکانی ژیانی ڕاستەقینەی هەم ڕابردوو و هەم ئێستا وێنە دەکات و دەخاتە لە گرێچنێکی زۆر ئالۆزدا یاخود کەم ئالۆزدا هەروەها لە فەرهەنگی زاراوە ئەدەبیەکان و تیۆری ئەدەبیدا دەڵێت پێناسەی ڕۆمان دەکات دەڵێت ڕۆمان بریتیە لە جێڕانەوەی شێوە پەخشانی سەبارەت بە کەسایەتی و کارەکانیان کە تایدا ژیانی ڕۆژانەیان و ژیانی ئێستایان و ژیانی پێشووتریان و لە ئێستادا کەسایەتیەکان ناسراون لەگەڵ جەختکردنە سەر شتگەلێک کە نوێن یاخود ناباون تا ئێرە تێگەشتین و ڕۆمان بەرهەمی کۆمەلگای شار و شارستانیەتەکانە ژانرێکی فرەشوناسە ڕۆمان فرە تێڕوانینە و فرە لێکدانەوە و فرە هزرە و فرە زمانە کاتێ باسی ڕەخنەگرتن لە ڕۆمان دەکەین دەبێ بزانین لێکۆڵینەوە بکەین لەسەر چی دەبێ بزانین لێکۆڵینەوە بکەین لەسەر کات لەسەر شوێن کەسایەتی سەر ڕووداو لەسەر ململانێ و بیرۆکە لەسەر جوڵا و بزانین لێکۆڵینەوە لەسەر ڕەفتار و گرێچن کە بە ئینگلیزی پڵۆتی پێدەوترێت و بزانین لێکۆڵینەوە بکەین لەسەر هەڵوێست و ئەنجام و ڕوانین و لێکۆڵینەوە بکەین لەسەر زمان بەنسبەت جێڕانەوەی چیرۆک یاخود حکایەت لە ڕۆماندا کە ڕەگەزێکی سەرەکیە لە ڕۆماندا جێڕانەوە چییە؟ تعریفیکەن پێناسەیکەن جێڕانەوە بریتیە لەو قسانەی کە نووسەر لەسەر زمانی خۆیەوە دەری دەبڕێت و دەیگەێنێت بە خوێنەر ئۆکەی دەشەی جێڕانەوە بە شێوەی جۆرا و زۆر بگەێنرێ بە خوێنەر واتە بە شێوەی راپۆرت بگەێنرێ بە خوێنەر یاخود بە شێوەی نامە یان بەناساندن یا لە شێوەی جێڕانەوەی حکایەت یا لە شێوەی وتاردان ئەمما جێڕانەوە بە شێوەی دیالۆگ یان بە شێوەی مەنەلۆج لەسەر زمانی کەسانی ناو ڕۆمانەکە دەگوترێت بەنسبەت شێوازی جێڕانەوە بە شێوازی وەسفکردن وەسفی کەسێک یا وەسفی دیمەنێک وەسفی ڕووداوێک وەسفی ململانەی مرۆڤ لەگەڵ مرۆڤ وەسفی ململانەی مرۆڤ بەرامبەر بە سروشت یا ململانەی مرۆڤ لەگەڵ ناخی خۆیدا ئۆکەی واتە جێڕانەوەی زنجیرە ڕووداوەیەک لە دوایەکەکان لە ڕۆمان تێگەشتین کاتی جێڕانەوە ئەو کاتی کە دەیخیانێت بە جێڕانەوەی ڕۆمانێک یەکسانە بە کاتی خوێنەوەی ڕۆمان تێگەشتین ئۆکەی و کاتی جێڕاوە یەکسانە بە زەمەنی ڕووداوەکانی ناو ڕۆمان شتێکمانەیە بە ناوی بنیادەکانی ڕۆمان بنیادی واتاییمان هەیە بنیادی هونەریمان هەیە کە من بە ئیستنتاجاتی خۆم وەکو نووسەرێک وەکو لێکۆڵەرێک یاخود بڵێن وەکو خوێنەرێکی جدی بنیادی زمانیمان هەیە لە گێڕانەوەی ڕۆمان هەروەها بە نسبەت تەکنیکەکانی ڕۆمانەوە عەفو بە نسبەت تەکنیکەکانی جێڕانەوە لە ڕۆماندا دوو ڕێگامان هەیە
ڕێگای یەکەم خێراکردنەوەی جێڕانەوە. خێراکردنەوەی جێڕانەوە بە ڕێگای بازدان یاخود لابردن یاخود پوختەکردن یان بە یەکێک لەم ڕێگایانە یان بە هەموو هەرسێ ڕێگاکە. ئەمە خێراکردنەوەی جێڕانەوەی لە ڕۆمان. ڕێگای دووەمیان خاوکردنەوەی جێڕانەوە، واتە بەعەکسەوە. خاوکردنەوەی جێڕانەوە بەهۆی وەستان واتە هەڵوەستەکردن یان بەهۆی هاوتەریبی یان بەیەکێک لەم دوو ڕێگایە یا بە هەردوو ڕێگا. ئەمەش تەکنیکانی جێڕانەوە. بە کورتی باسی گرنگی وەسف لە جێڕانەوەی ڕۆماندا لە چەند خاڵێکدا بخەینە ڕوو. 5 خاڵ لە گرنگترین خاڵەکان. یەکەم، ڕۆمانوس لە ڕێگای وەسفکردنەوە خوێنەر دەباتە نێو ڕووداوەکانی ڕۆمانەوە. خاڵی دووەم، ڕواڵەت و سیمای کارەکتەرەکانی ڕۆمان دەناسێنێ بە خوێنەر. خاڵی سێیەم، زانیاری و بەرچاوڕوونی دەدا بە خوێنەر دەربارەی شوێنی ژیان و جۆری ژیانی کارەکتەرەکانی ڕۆمان. خاڵی چوارەم، ڕووداوەکانی ڕۆمان و شوێنی ژیان و جۆری ژیانی کارەکتەرەکانی ڕۆمان لە واقع نزیکتر دەکات. خاڵی پێنجم، لە خاڵەکانی گرنگی وەسفکردن لە جێڕانەوەی ڕۆماندا، خاڵی پێنجم دەلالەت و ماناکانی ڕۆمان و بنیادەکانی ڕۆمان بەهێز دەکات، واتە ئەرشی ڕۆمان زیاتر دەبێت. زۆر سوپاس بۆ گوێگرتان بە هیوام هەموو ڕۆمان نووسێک بە گرنگیەوە لەم کورتە باسە و لە باسکردنی لایەنی ئەکادیمی لە هونەری ڕۆمان نووسیندا بە شێوازێکی بۆی شێوازێکی ئەکادیمیتر بگرێتە خۆی و ڕۆمانەکە کاریگەرتر بێت لەسەر خوێنەر. ئەم خاڵە ئەکادیمیانە و خاڵە جەوهریانە ڕەچاو بکرێت لەلایەن ڕۆمانوسەکانەوە و کتێبەکانی تایبەت بە هونەری نووسینی ڕۆمان بە شێوەی ئەکادیمی بخوێنێتەوە ئەو کتێبانە و بۆی ڕۆمانوسەکان پەرە بە تواناکانی پەنە بە توانە ئەکادیمیەکانی نووسینی ڕۆمان بدەن. زۆر سپاس کاتێکی